سڵاوتان لێ بەیانیتان باش ئەمڕۆ دکتۆر تامحیم لەگەڵا کە پسپۆڕی ڕاوێژکارە لە نەخۆشیەکانی شەکرا باسی نیشانەکانی شەکراکەین و باسی ئەو کەساناکەین کە کەمێک ڕەنگە خۆیان پشتگوێ بخەن لە چارەسەری ئەم نەخۆشیە بزانین ماکەکانی چییە. دکتۆر بەخێر بێت بەیانیت باش با لەوە دەست پێ بکەین بەچێ ئەوترێت تووشی شەکرە بووە. نەخۆشی شەکرە نەخۆشیی نەگوازراوەی درێژخایەنە. کەسانێک تووشی نەخۆشی شەکرا من کە ڕێژەی شەکریان لە خوێنە لە ئاستێکی بەرزابێت. چۆن فشاری خوێن هەموو کەس ناسراوەوەی کە ئاڵێ زەخت چەند تەبیعی لە ناو خۆمانە کودواری خۆمانەڵێ 12 تەبیعیە. بە هەمان شێوازی شەکرێش ڕێژەیەکی هەیە ئەبێ و ڕێژەی تەبیعی بێت لەو مرۆڤەیە ئەگەر لەوە بەرزتر بێت ئەو کەسە تووشی شەکرە بووە. لە ڕاستیە زۆر کەس پرسیارەکات ئەڵێ شەکرەکەم چەند بێ باشە یاخود بەچی ئەڵێن ئەم شەکرێت تەبیعی یان نا. احتیمال دەکات سەرەوەی ئایا نانی خواردووە یاخود بە نان خواردنەوەی شەکرەکەی فەحس کردووە. ئەگەر بتوێت شەکرە بە شێوازێکی تەبیعی بێت ئەبێ کەسێک کە نانی نەخواری بۆ ماوەی 8 سەعات لە خوار سەوە بێت، یعنی ئەمە شەکرێکی تەواو تەبیعیە. بەڵام ڕێژە هەیە تەمان بەپێی توێژینەوەکان و بەپێی ئەو ئاکامانەی کە ڕێژی شەکر بەرزبوونەوەکەی ئەبێتە هۆی کێشە لەو مرۆڤەیە ڕێژەکە چەندین ساڵ گۆڕانکاری بەسەرایەت. لە ڕێژەی لە بینی 100 بۆ 126 ئەو کەسە هێشتاداڵی شەکرەی توش بووە، بەڵام قابلیەتی هەیە بۆی توش شەکرە بێت. بەڵام کە ڕێژەکە بوو بەوەی کەوا بەبێ نان خواردن لە 126 زیاتر بێ ئەو کەسە شەکرەی هەیە. زایدەن لەگەڵیشە نیشانی هەیە کەوای لێکات بیناسێت بۆی کەەوە شەکرەی هەیە. مەسەن زۆر کەس هەیە من ساڵانە فەحسەکەم فەحسی دەوری خۆمەکەم هەر 6 مانگ جارێک ساڵێک جارێکی کەم شەکرەشم نەبووە، بەڵام ئەم جارێک کردومە شەکرەکەم بەبێ ناخواردن با بڵێن لە ساس لە ڕێژەکەی لە 100 بووە بەڵێ ئەلە هیچ نیشانەیشم نییە. ئەم کەسا بکڕەتی تر فەحس کاتەوە بۆی کەوا دەری خات ئایا شەکرەی هەیە یان نا بەڵێ بە برسێتی. بەڵام ئەگەر هاتو ئەم کەسە ڕێژەی شەکرەکەی لەوەی کە باسی کردوتی مەسەن شەکرەکەم بەبێ ناخواردن 130 بووە و پێشتری شەکرم نەبووە، بەڵام نیشانەم هەیە، نیشانەکانی دەموشکیە، ئازۆر خواردنەوەیە، میزکردنێکی زۆرە، کێشی دائەبەزێ نانەخوات و خوارد نەخوات و کێشی بەرەو دابەزین ئەڕوات. ئەمانە نیشانی ئەوەن کەوا ئەو کەسە شەکرەی نیشانی شەکرن لەگەڵیشیە ئەو فەحسەی کە کردوێتی و بەرز بووە ئەوە ئیسێنمێنێک ئەم کەسە شەکرەی هەیە. جار لە ڕاستیە توشبووان بە ڕێژەی شەکر لە ژیاندا بەرەو بەرزبوونەوە ئاڕوات. یعنی ئێمە ئەگەر ئەوەی 2021 سەرژمێریەکان دەریخسۆکەن جێگەی 573 ملیۆن کەس لە جیهانداش توشبووی شەکرن. مەترسەکە لەوایەکەوە شەکرە هۆکارێکە بۆ توشبوون بە نەخۆشی جەڵتە و جەڵتەی مێشک و جەڵتەی دڵ و لە هەمان کاتیشە گانگرین پێدابوون لە پێیەکان و دەست لەدانی چاوەکان و هەمووی ماکەکانێتی. ئەگەر ماکەکانی کە بێتە هۆکاری ئەوەی کەوا نەخۆشی تر دروست بێت و بێت هۆی مردن، هەر 5 چرکەیەک لە جیهاندا یەکێک بۆی شەکرەوە مرێت. ینی کێشەی شەکرە لەوایە کە ئاکامی هەیە، ئاکامی کتوپڕی هەیە و ئاکامی درێژخایەنی هەیە. بۆچی زۆر کەسە بینین ئەڵێ 10 ساڵ 15 ساڵ لە شەکرم هەیە و کار و دەوامی خۆشیەکات و وەرزشی شەکات و نەنەوە خۆ ناڵێن ئێمە و کەسی کە تووشی شەکرە بوون خۆی کێشەکە لەوەیە زۆر کەسێ ئەڵێ دکتۆر هەرچیەکەم هەیە بەس پێم مەڵە شەکرەتە، یعنی حەز ناکەن بڵێن شەکرەتە نەخۆشی شەکرە. کەسانێک هەیە لێ ئەترسن فعلەن ڕاستە ئەبێ لێی بترسیت، بەڵام ئەمەش ئەوە ناگەێنێ کە تۆ ناتوانیت خۆتی لێ پارێزیت و چارەسەری بکەیت و ژیانێکی ڕۆژانەی عادی ببیتە سەر بەوەی ئەوەی کە بڵێن تووشی شەکرە بوویت. لە ڕاستیە شەکرە ئەو کەسێک کە تووشی شەکرە ئەبێت چەندین ساڵی ئەوێت جاریوە هەیە بۆی ئاکامەکانی نەخۆشی شەکرە دەرکەوێت لەو کەسەیە، بۆی کەوا مزاعفەتەکانی دەرکەوێت لەو کەسەیە. ینی تاکو وەخت بەسەر نەخۆشی شەکرەکە بڕات چەندین ساڵ نەخۆشی شەکری هەبێت ئەوە قابلیەتی وای لێکات زیاتر تووشی ئاکامەکانی نەخۆشی شەکرە بێت. بەڵام ئەوشمان لەبیر نەچێت ئێمە دوو جۆری سەرەکی شەکرەمان هەیە. جۆری یەکەمیان جۆری یەکەم لەوانن کە گەنجن و هەرزەکارن و مناڵن تووشی شەکرا بن، ئەمانە
ئینسولینیان نییە پەنکریاسەکان کار ناکات ئەبێت دەرزی شەکر دێبات بە درێژایی ژیانی. جۆری دووەمیان ئەوانن کە پەنکریاسەکان کار ئەکات بەڵام وەکو پێویست نییە. ئەمە ئەوانن کەوا لە تەمەنێکی سەروسی ساڵی و تووشی شەکر ئابن و شەکرەکان پێویستی بە دەرزی ئینسولین نییە لە بیدایەتە لە سەرەتایە بەڵکو پارێز و بەکارهێنانی حەب. ئەوانەی کە لە ژۆری دووەمن جاری وا هەیە شەکریان هەیە و پێشیان نەزانیوە. ئێمە ئەو ژمارەی کە ئێستا باسمان کردوتمان لە جیهاندا ئەوەندە ملیۆن خەڵک تووشی شەکرە بووە بەڵام ژمارەیەکی زۆریش هەیە پێی نەزانیوە تووشیش بوو بەڵێ تووشیش بووە. لێرانێ ئەمە زۆرترین لەو کەسانن کە لە ژۆری دووەمن بۆی چەند گۆڕانکاریکی فسیۆلۆژیەوە لە لەو کەسایەکە بەهۆی تەمەنیەوە وای لێەکە لەوانەی نیشانەکانی دەرنەکەوێت بێت بە ئاکامەکانی نەخۆشی شەکرە. مەسەڵەن ئەچێ بۆ لای دکتۆری چاو ئەڵێ چام زەعیف بووە پێی نەزانیوە شەکرەیەتی دکتۆری چاوەکەی نێرێتەوە بۆ دکتۆری نەخۆشی شەکرە ئەڵێ ئەمە بەهۆی شەکرەوە چاوی کاریگەری لەسەر بووە و پێشی نەزانیوە. ینی ئەمەش هەیە کە بە ئاکامەکانی شەکرە بێت نەک بە نیشانەکانی نەخۆشی شەکرە. چێ پێویستە پشکنینی شەکرە بکات؟ زۆر باشە هەموو ئەو کەسانی کەوا تەمەنیان لە 45 ساڵەوەیە پێویستیان پێیەتی و ئەوانەی کەوا کێشیان زۆرە لای خۆمان ئێستا قەڵەوی دیاردەیەکە زۆر کە زەوێ لی نەجاتی بێ بەڵام کێش زۆری یەکێکە لەو کەسانی کەوا ئەوانی کێشیان زۆرە پێویستیان بە پشکنینی شەکرە هەیە. ئەوانەی کە فشاری خوێنیان بەرزە لە هەمان کاتە چونکە بەرزی پەستانی خوێن کە پێڵێن زەختی بەرزە لەگەڵ شەکرە نزیکن لەیەکەوە. ئەوانی کە چەوریان بەرزە ئەوانە پێویستیان بۆ هەیەکەوە پشکنین بکەن. ئەو کەسانی کە لە عائلەکانە شەکرانی چکە زۆر شەکرە بە لە نێوان خێزانە ئەگوێزرێتەوە یعنی نەک گواستنەوەکە ئەوە نییە بڵێن لەیەکێکەوە بۆ یەکتر توش بێت بەڵام بۆ ماوەیەکە دەوری هەیە لەسەری بە هەمان کات ئافرەتێک کە پێشتر دووگیان بۆ و شەکرەی هەبووە و ئێستا دیسانەوە دووگیانە بێتەوە ئەبێ ئەوانش پشکنیان بۆ بکرێت زووتر لەبەرەوە پێویستە زیاتر ئەو کەسانە بەدوادە بچرێت کە احتیمالێتی توژمیان بە شەکرە هەیە. ئەو خانمانەی لەسەر شەکرە ببوورە لەسەر دووجین تووشی شەکرا بن چانسیەوەیان هەیە کە لە دواتری شەمە ترسیەوەیان هەیە کەیتر بە تەواوی تووشی شەکرە بن یاخودنا. بەڵێ زۆر ڕاستە ئەگەر خانمێک بە دووجانی تووشی شەکرە بوو بێت زۆربەی زۆریان پاشەوەی کە دووجانەکان تاوا ئەبێت شەکرەکان دیار نامێنێت ژمارەیەکی زۆریان بەڵام ڕێژەی شانەیە نزیکەی لە ساسی بۆ 35یان پاش ئەوەی کە دووجانەکە تاو ئەبێت و لەوانەیە بۆمای شەکری دیار نامێنێت بەس دوایی لەوانەیە توش بێتەوە بە تایبەتێگە تووشی دووجانێکی تر بێتەوە ئەگەر تووشی تەنگەژەیەک بێتەوە ژمارەی شان هەیەکەوە پاش ئەوەی کە دووجانێکەشی تاوا بێ هەر شەکرەکەی ئەمێنێت. زۆر ڕاستە کەواتە باسی ئەومان کرد کە چێ پێویستە پشکنینی شەکرە بکات ئەوانەی کە شەکرەیان توش بۆ پێویستە چەند مانگ جارێ پزیشکەکانیان ببینەوە بۆ ئایا ڕاستە خۆ شەکری جۆری دووەم پێویست بە چارەسەرەکە یاخود دەشێت جارێت تەنها بە ڕێنمایی و بە خۆپارێزی و بە کەمکردنەوە هەندێک خۆراک دەست پێ بکرێت. زۆر ڕاستە بۆ توژبان بە جۆری دووەم لە شەکرە پاشەوەیکەوە یەکەم جار نیشانەکانیان دەرەکەوێت و پشکنیان بۆ ئەکرێت دەرەکەوێت کە ئەمە شەکرەی هەیە ئەکەمێتەوە سەر ئەوەی کە ئایا ئاکامی شەکرەکەی هەیە یان نا ینی مزعفاتەکانی هەیە یان نا ئەگەر هاتوو ئەو کاتی کە دەرکەوت نەخۆشی شەکری هەیە مزعفاتشی هەبێت فەرقی هەیە وەگلەوەیکەوە نەخۆشی شەکرەکەی هەیە بەبێ ئەوەیکەوە کێشەی شەکری لەسەر جەستەی دروست بوو بێت. جاری وا هەیە پاش 3 مانگ فەحسیان ئەکەنەوە کەسیشی تایە 6 مانگ جارێک ساڵێک جارێک ئەبێ پشکنینی پزیشکی بکاتەوە بەڵام پشکنینی تاقیگەیی هەیە پێڵێن ئێژوێمانسی کە پێڵێن فەحسی شەکرەی 3 مانگی هەر 3 مانگ جارێک ئەکرێت ئەمە ڕێژەیەکی تێگڕایی شەکرە دەرئەخات لە ناو خوێنی ئەو کەسەیە و بەکارهێنێت بۆی کەەوە ئەو کەسە ئایا کۆنتترۆلە شەکرەکە یا کۆنتترۆل نییە لەبەرەوە جاری وایە 3 مانگ جارێکە بێ فەحسکەنەوە. زۆر باشە ڕێنمایی زۆر وردت چییە بۆ ئەوانەی کە تازە تووشی شەکرە بوون؟ یەکەمیان ئەوەیەکەوە ئەو کەسێک کە توی شەکرا بێت ئەمە ئەوە ناگەێنی ئیتر ئەم کەسە بە تاواتی ئەبێت
ژیانی بگۆڕێت ڕاستە ئەبێ ژیانی بگۆڕێت لە ناحی چەند شتێکەوە بەڵام ژیانێکی سادەی خۆشی ئەتوانێت بێتە سەر و بە پێ ڕێنمایەکان چارەسەری نەخۆشەکەی بکات. پابەزبوون بە خواردنەوە خۆراکەوە ئەو خواردنانێکەوە شەکریان ڕێژەی شەکریان زۆر بەرزە یاخود زۆر بە سەریعی شەکر بەرزەکەنەوە لەناو خوێنی مرۆڤە مەسەڵەن ئەوانن کە مادەی گلوکۆزەکانی تایە ئەوانی کەوا نیشاستی تایە ئەوانی کەوا ئەو خواردنانی کەوا شەکر زۆر بە سەریعی بەرزەکەنەوە ئەبێت چا بەبێ شەکر بخورێتەوە ئەبێت مەسەڵەن شیری خواردنە بەبێ شەکر بێت ئەو بڵێن خواردنەوانەی کەوا زیاتر شەکر زۆر بەرزەکەنەوە بیپسی و بە تایبەتی ئەو شەربەتانەی کەوا فرێشیش نەبن زیاتر فرێش بێت تا ڕادەیەک باشترە ئەوانە هەموو شەکر بەرزەکەنەوە لە هەمان کاتە خواردنەکانی کە نیشاسەیان زۆر بێت و کاربۆهایدرێتیان زۆر بێت ئەبێ بەڵانسێکدانرێن لە بینی خواردنی ئەو مرۆڤە و لە بینی کێشی و لە نێوان کێشی و لە نێوان ئەو جوڵە و حرەکەی کە هەیەتی ئەیکات بۆ نمونە فەرقەکان لەگەڵیشێکە کە تەمەنی هەیە و زۆر ناچێتە دەرەوە و ئیش ناکات وەک لە یەکێکەوە تەمەنی گەنجە و لە ڕۆژەکە 8 سەعات کارەکات ئەمانە هەمووی فەرقەکات بۆەوەی کەواتوە بێ بەڵانسێکدانی لە بینی خواردنەکە و لە بینی کێشیا و لە هەمان کاتیشە ئەبێت ئاگال لەوە بێت شەکردابەزینی زۆریش خراپە یعنی ئەماڵین شەکرەی بەرز باش نییە ڕاستە بەڵام شەکردابەزینی زۆریش بێتە ژێر ئاستی ئێمە ئەو پلەیمان باس کرد کە پێویستە بۆ مرۆڤ شەکرەکەی لە ئاستێکا بێت بەڵام ئەگەر شەکر بێتە ژێر 50 چلەوە ئەمەش شتێکی زۆر خراپە ئەو کەسە هۆشی لەوانەیە لە دەست بات ئەکتیڤیتی نەمێنێت لەوانەیە ئەگەر سارە لێخوڕینی هەبێت لەو کاتەیە لەوانەیە خوانەخواستە کارەساتێ بکات و ئەگەر چارەسەر نەکرێت ئەبێتەوەی کە تووشی گەشتکە بێجاری وا هەیە لەبەرەوە ئێمە بە هەمان ڕێنمایی بە تایبەتی بۆ ئەوانی کە لە جۆری یەکەمن کە ئینسولین بەکارێنن ئەم پێویستە ڕێنمایان بێتەوە شەکریان زۆر دانەبەزێت دابەزینی شەکری زۆریش خراپە کار لەسەر مێشی ئەو کەسەکات لەبەرەوە بێت باڵانس بێت لە بینی خواردنەکانی ئەمە یەکەم دووهەمیان ئەبێت دەرمانەکانی پابند بێ پێوەی و لە کاتی خۆیان بەکاری بێنێت و زۆر جار مثلەن بۆ نموناڵێن ئێمە ئینسولین ئەبێ پێش ناخواردن لێ بدرێت زۆرێکە بینم سیرێکم ئۆسینەکە دوای ناخواردن لێیات یعنی ئەمە ئەبێت ئەو ڕێنمایانیان هەبێت لە هەمان کاتە مەسەڵەن ئەبێت پابند بێت بە پاک و تەمیزی پێیەکان زۆر گرنگە بۆ کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە بۆ ئەوەی کە برینی پێ دروست نەبێت خۆش دەزانی جاری وا هەیە لەبەر ئەوەی هەستیارەکانی کە پێیەکان و دەست ئەگەیەنێت بۆ مێشک ئەوانە جاری وا هەیە تووشی بۆی شەکرەوە تووشی لە ناوچوونە بن ئەو کەسە لەوانەیە هەستی پێ نەکات برینیشی هەبێت و هەستیشی پێ نەکات لەبەرەوە پێویستە بە ئاوێنەیەک جاری وا هەیە سێری بنی پێی خۆیت کاتچکە لەوانەیە نتوانێت خۆی ببینێت بە ئاوێنەیەک ئەتوانێت سێر کابزانێ پێیەکانی هیچ شتێکی پێوە دروست بووە یان نە زۆر باسی چاو و گورچیلە و ئەمان ناکرێت لە نەخۆشی شەکرەیە بینینی پزیشکی چاو چەند مانگ جارێ ساڵی جارێکە پێویستەکە گورچیلەکان چۆن چاودێری بکرێن بەرزبوونەوەی چاوریەکان بەڵێ ئەمە هەموو یەکوێتە سەرەوەی کەوا ئاکامەکانی هەیە یان لە جۆری یەکەمە یان لە جۆری دووەمە ئەوەی کە لە جۆری یەکەم بێت کە گەنج بێت و توش شەکرە بوو بێت و پێویستی بە ئینسولین هەیە لەوانەیە لە ئەوڵەوە پێویست نەکات دکتۆری چاو بیبینێت بەڵام بە پێی ئەو نیشانانەی کە هەی بەیانەی بێت پێویست دەکات ببینرێت بەڵام ئەوەی کە لە جۆری دووەمە واتە تەمەندارەکان یان لە تەمەنی 30 ساڵ زیاترە و توش شەکرە بووەوە حەب بەکارێنێ دەرزی پێویست نییە لە بیدایەتە ئەمە یەکەم جار کە توش ئەبێت دکتۆری چاو ببینێت یعنی با بڵێن کەسەکە هێشتا نەچێتە لای دکتۆر بۆ پشکنینی شەکرە و دەرکەوتۆ شەکرێتی بۆ لای دکتۆر ئەبێ بچێتە لای دکتۆری چاو و ئەگەر هیچ کێشەیەکی نەبوو پاش ساڵانە ئەبینرێتەوە بەڵام ئەگەر کێشەی هەبوو دکتۆری چاوەکە پێی ئەڵێ فلان موعید وەرەوە بۆی کەوا زیاتر بەدەچوون تا بۆ بکرێت ئەوانەی کە پەیوەستن بە گورچیلەوە لەبەرەوەی شەکرێت کاریگەری هەیە لەسەر گورچیلەکانیش ئەبێت فشاری خوێنی ئەو کەسە ڕێک بێت هەم شەکرەی ڕێک بێت هەم فشاری خوێنیشی ڕێک بێت چکە بەرزبوونەی فشاری خوێن لەگەڵ شەکرا بەیەکەوە کاریگەر لەسەر گورچیلەکانەکەن بێژگەلەوەی کە پێویستە پارێزی خواردنی تایبەتی هەبێ بۆ
ئەوەی کەوا گورچیلەکانی یۆریای بەرز نەبێتەوە دامان کاتە هەوکردن کاریگەری هەیە لەسەرەوەی کەوا ئەو گورچیلانە بەوەی شەکرەوە بەرەو سستی بڕۆن لەبەرەوە هەر یەکە و بە پێویستی خۆی ئەبێت ئامۆژگاری بۆ بکرێت. زۆر باشە کۆتا پرسیارم وەرزشکردن و جوڵە تا چەند کاریگەری لەسەر کۆنتترۆلی ڕێژەی شەکر هەیە لە خوێنە ئەوانەی کە توش نەبوون و ئانش کە توش بوون کاریگەریەکە چوون. بەڵێ هەموو ئەو کەسانی کە ئێشتا تووشی شەکر نەبوون وەرزشکردنی ڕۆژانە لە هەفتەکە ئەگەر هەموو ڕۆژیش نەبێت چەند ڕۆژێک بێت لە هەفتەکە زۆر پێویستە بۆی کەوا وای لێ بکات دوورکەوێتەوە لە شەکرە چکە بەهۆی وەرزشکردنەوە یەکەمیان جوڵەی ماسوولکەکانی پێ بێت و لەوانەیە کێشی بەرەوداوەزین بڕوات و ئەو سستی کە هەیەی و هۆرمۆنەکانی تریشی بەوەی وەرزشەوە وا لێ ئەکاتکەوە ئەو کەسە چست و چالاک بێت و دوورکەوێتەوە لە نەخۆی شەکرە و نەخۆشەکانی تر ئەوانی کە تووشی شەکرە بوون ئەوانیش پێویستە وەرزشکردن زۆر گرنگە بۆیان بە تایبەتی لە هەفتەکە هیچ نەبێت سێ جار لە هەفتەیەکە سێ جار بیکەن جاری نیو سەعاتیش بێ هەر باشە. ئێمە سپاس بخوا ئێستا قاعە زۆرە و پارکەکان هەیە بۆی کەوا بەرەبەرە خەڵک وەرزشی تیا بکات لە هەفتەکە ئەگەر هەموو ڕۆژینێکە سێ ڕۆژ بیکە باشە و کولی جارێکی چارێکێک نیو سەعات بێت هەر باشە. وەرزشکردنەکەش ئێمە ئەڵێن لەبەرەوەی خۆت دەزانی ئێمە زۆرمان لیاقەی جارانمان نەماوە لەبەرەوە کە دەست پێەکەیتەوە ئەبێ هێواش بێت نابێ وەرزشێکی وا بە قوت بێت کاریگەری هەبێت لەسەر ئەو کەسەوە بێتەوەی زیانی پێ بگەێنێت هێواش دەست پێکاتەوە و بەو شێوازی کەوا کۆنتترۆلی شەکرەکەی بکات بە پێی وەرزشەکە. دەستخۆش دکتۆر تامحوی سپاس بۆ زانیاری وەردەکات ومێدی سەلامەتیمان هەیە بۆ هەموو لایەکتان.